هەر لەسەرم بابەتە گفتوگۆی زیاتر دەکەم. پرسیارەکەوەیە بۆچی حکوومەتی عێراق تا ئێستا بە یاسا و بە دەستور کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر ناکات. دکتۆر چواز حەسەن ئەکادمیست و شرۆڤەکاری سیاسی و یاسایی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. دکتۆر چواز زۆر بەخێر بێ. بۆچی کێشەکانی عێراق و هەرێمی کوردستانیانەوەی کە لە نێوانیاندا هەیە ئەوەندە دووبارە دەبنەوە و درێژە دەکێشن؟ سلااو ڕێز بۆ کەناڵەکەتان و بینەرەکانتان. بەداخەوە توانم بڵێم کە عێراق وڵاتی چارەسەرنەکردنی کێشەکان و کەڵەکەبوونی کێشەکانە. ئەو کێشەی کە پەیوەندی بە گەلی کورد و کوردستانەوە هەیە هی ئەمڕۆ نیە، هی 100 ساڵ پتر لەمە پێشە. جگە لەوەش لە هەموو ئەو دەرفەتانەی کە هاتوونەتە پێش بۆ چارەسەرکردنی کێشەکان بەداخەوە حکوومەتێک لە دوایەکانی عێراق خۆیان لەوە دزیوەتەوە، نەکرد بەرامبەر بە با بڵێن گەلی کوردستان، حتا بەرامبەر پەرەوکردنی دیموکراسی لە ناوخۆی عێراقیشدا. لە ساڵی 2023 دەرفەتێکی لەبەر هاتە پێش و دەستورێک بە پێ ئەوەدا ڕێژرا بۆ ئەوەی کە عێراقێکی نوێ لەسەر دوو بنەمادا بڕێژێتەوە، بنەمایەکی فیدرالی و بنەمایەکی دیموکراسی کە هەردووشیان بە یەکەوە وابەستن. بەڵام لە ساڵی 2005 هەتاوەکو ئێستا تەماشا دەکەین نە لە دیموکراسیدا هەنگاوێک چوونێتە پێش نە لە فیدرالیدا، هەتاوەکو هەرێمی کوردستانیش ئەو قوارەی کە ئێستا ماوێتەوە، حتا ئەو هێزەی کە تاوەکو ئێستاش لەبەری ماوە لەژێر فشارێکی گەورەدایە، یعنی بە ئیرادەی خۆی و بە حکمەتی سەرکردایەتی سیاسی و بە خۆراگری هاوڵاتیەکانی بووە. ئەگەر نادەمێک بوو ئەو هەرێمەشان لەبار دەبرد. کۆمەڵێک هەوڵ هەبوو کە هەرێمی دیکە لە عێراق دروست بکرێن، لە تکریت هەوڵیاندا، لە بەسڕا هەوڵیاندا، هەمووی لەبار برا بە شێوەیەکی نادەستوری و نایاسایی. و لە هەمان کاتیشدا ئەگەر تەماشای دیموکراسی بکەین لە عێراقدا ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشەدایە لە دوای ئەو دەوڵەتانەیە کە دیموکراسی جێبەجێ دەکەن. ئەتەوێت بڵێ خۆیان باوەڕیان بەو دەستور و یاسایانە نییە کە لە دوای ساڵی 2023 لە عێراق کاریان دایانناوە. بڵێمە تاوەکو ئێستا عەقڵیەتێکی خۆسەپێنی مەرکەزی لە عێراقدا حکم دەکات. ئەو عەقڵیەتە دەیەوێت دکتۆر چەند حکوومەت گۆڕان، چەند کەسایەتی گۆڕان، ینی هەمویان ئەمانە دژی هەرێمی کوردستانن؟ نەکرد دژی هەرێمی کوردستان، دژی فیدرالیەتن، دژی لا مەرکەزیەتن، دژی دیموکراسین. هەرێمی کوردستانیش لەو چوارچێوەیەدا دێت، هەرێمێکی لا مەرکەزیەتێکی لە دەسەڵات دەتێدایە. بەڵێ هەتاوەکو ئێستا ئەمە دەیسەلمێنێت کە ئەگەر ئەو حکوومەتەکان یەک لە دوای یەک دەگۆڕێن بابەتەکە وەک خۆی ماوەتەوە، کەواتە بابەتەکە پەیوەندی بە عەقڵیەتەوە هەیە، بە تێڕوانینەوە هەیە بۆ حکومڕانی و بۆ دەسەڵات، بۆ هاوبەشیکردن، بۆ یەکسانی، بۆ بەشداری پێکردن، بۆ هاوسەنگی، بۆ سازان. ئەمانە هیچ لە عێراقدا تاوەکو ئێستا ڕووی نەداوە، یان با بڵێن پێشەر کراوە، یان لەبەرچاو نەژیراوە، یان باوەڕی پێ نییە. ئەگەر ئێمە تەماشا بکەین، یعنی هەتاوەکو عێراق با بڵێن بیکەین بە سێ بەشەوە، بەشێکی شیعی، بەشێکی سونی، بەشێکی کورد. سەیری بەشە کوردەکەی کەی ئەوە 10 ساڵ زیاترە بە هەموو شێوەیە گەمارۆ درراوە. پێش ئەو 10 ساڵەش لە هەموو مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان خۆیان دەدزیەوە. مەسەلەن مادەی 140 بوو لەوانەی کە هەتاوەکو ئێستا جێبەجێ ناکرێت و خۆی لێ دەدزرێتەوە. بەشە سونیەکەی کارێکیان بەسەرهێنا کە یعنی کەوتە ژێر دەست و پێیەک و بە وێران بوو، یعنی هەر ئیرادەی سیاسی و وجودی کۆمەلگاکان تووشی کێشە و با بڵێن گرفتێکی گەورە کردووە کە ئێستا ئیرادەکەیان تەماشا دەکەی، یعنی ئیرادەیەکی لاوازە بەرامبەر بە بابەتەکان، یعنی بێدەسەڵات بوون. بەشە شیعیەکەی تۆ شارعی شیعی تەماشاکە لە ساڵی 2019 چی ڕاپەڕی؟ شارعی شیعی بوو، بەشێکی بێ خزمەت گوزار، برسی، بێ ئاو، بێ کارەبا و یعنی هیچ لە سادەترین خزمەت گوزاریەکانی ژیان بێبەشن. ئەم هەموو کێشانەی کە باسیەکەی ئەگەر بە دەستور و یاسای عێراقی کار بکرێت دروست دەبن یا دروست دەبوون؟ بێگومان دەستور بۆ ئەوە داڕێژرا بوو بۆ ئەوەی کە عێراقێکی دیموکراسی فیدرالی نوێ بێ لە خزمەتی هاوڵاتیدا بێ. بەڵام ئەگەر تۆ دەستورەکە جێبەجێ نەکەی و لە هەموو بەندەکانی خۆ بدزیەوە و لە بەندێک کە بە دڵی خۆت بێت وها تەرجومەیکەی کە چۆن لە مەسلحەتی مەجموعەیەک لە حکومدان لە مەسلحەتی ئەوان بێت. بۆ نمونە یعنی مەسەلەن خۆ ئێمە نەبووین کە بە عێراق بڵێن تۆ گەندەڵی تێدا هەیە و دەبێ گەندەڵی چارەسەر بکەیت. سەفقەی قەڕن کە ئەم هەموو دزی و جەردەیە کە تێیدا کراوە نزیکی 400-500 ملیارد دلار لە ساڵی 2005 تاوەکو ئێستا لە عێراق بە هەدەر دراوە. مەسەلەن حکوومەتی سوودانی کە هات
وعدی ئەوەیدا کە هەڵبژاردننی پێشوەختە بکات کە ئەموالی عراقی و پارەی دزرا و براوی عراقی بگەڕێنرێتەوە کە گەندەڵی نەهێڵێ کە دیموکراسی جێبەجێ بکە دوێنێ بوو سەدر ینی کە سەدر هێزێکی شیعی گەورەیە بڕیاریدا کە مقاتعی هەڵبژاردن بکات لەسەرەوەی کە دەڵە هەڵبژاردن هیچ سوودێکی نەماوە کۆمەڵک خۆی دەسەپێنێت هەمان بەرنمەکانی پێشوو جێبەجێ دەکاتەوە کە خۆی جێبەجێ کردووە بەڵام دکتۆریانی ئێستا گەر کورد بکشێتەوە لە بەغدا لە بەرژەوەندیەتی یان پێویستە وجودی کورد هەبێ لە بەغدا دەبێت پرسیاری ئەوە بکەین وجودی کورد لە بەغدا چەند سوودی هەبوو وجودی کورد لە بەغدا چەند لە بەرژەوەندی بووە چەند بەرنمەکانی پێشکەش کردووە ئەوەی کە ئێستا دەبین لەو گەمارەوەی کە تێیدا دەژین لەو شەرایطەی کەماوەی 10 ساڵە ئێمە لە ژێر فشاری موچە و بودجەداین خۆ بەس مەسەلەی هێزی سەربازی مابوو مەسەلەی هێزی سەربازی ئێستا لە ڕێگەی درۆنەکانەوە جێبەجێ دەکرێت لە بەرەوەی پێشهاتە نوێ چۆن نەخوێندنەوە هێرشی ئەم درۆنانە بۆ سەر کێڵگەنەوتیەکان بۆ سەر ناوچە مەدەنیەکان بۆ سەر فڕۆکەخانەکان یاریمی کوردستان شتێکی تازە نییە یعنی ساڵانێکە پەیڕەو دەکرێت و شتێکە دووبارە بوونەوەکەی بە بەرنمەیە و بە هەدەف هەڵدەبژێرێ بەس بۆ ئەوەیە کە ئیرادەی هەرێمی کوردستان بشکێنن تووشی وەزعێکی بکەن لە ژێر فشاری ئابووری و فشاری ئەمنیدا کە چۆک بدات ئێستا هەرێمی کوردستان هەموو نەرمێکی نواندووە ئایا بەغدا چی دەوێت لە هەرێمی کوردستان دەیانەوێت هەرێمی کوردستان خۆڕا دەستکردی دەوێت بەتاڵکردنەوەی قوارەی هەرێمی کوردستان لە هەموو دەستکەوتەکانی کە ساڵانێکە بەدەستی هێناوە لە ڕێگەی دەستورەوە لە ڕێگەی خەباتی گەلێکی خۆیەوە بەدەستی هێناوە وەکو هەموو ئەو بەشانەی دیکەی عێراق کە ئێمە دەیبینین وەکو سونەکان بێ ئیرادەبی و عێراق بەرەو شوێ پاڵپەیوەنێن و چۆن بیڕوێن و بە چ شێوازێک ئیدارێ بکەن تۆ هیچ شتێکت نەبێت کێ عەرابی ئەم کێشانەیە هێزەکانی ئیتاری شیعی ئەوانەی کە وەکو بڵێ ئێستا لە دەوری مێزە خڕەکە کۆ دەبنەوە و بڕیار دەدەن شەوانە کۆ دەبنەوە و بڕیار دەدەن و حکومەت دەبێت جێبەجێکە حکومەتیشان بێدەسەڵات کردووە ئەمە یعنی واقعێکی زۆر مؤسیفە کە عێراق تێکەوتووە کەواتاگەرێکی دوورە کە عێراق بەپێی دەستور و بەپێی یاسا کێشەکانی لەگەڵ هەرێمی کوردستان چارەسەر بکات ئەگەر بۆ ماوەیەکی چارەسەری بکات کاتی دەبێت و تەکتیکی دەبێت چونکە نیەتێکی حەقیقی نییە بۆ ئەوەی کە بە شکڵێکی استراتیجی کێشەکان چارەسەر بکەن زۆر سپاس دەکەم دکتۆر چواس حەسەن ئەکادمیست و شرۆڤەکاری سیاسی و یاسایی بەخێر بێت سپاس دەستخۆش